باس لە هونەری گفتوگۆکردنەکەین ڕەنگە زۆربەی کات کۆمەڵێک لە کەسانمان جیبێ هەر لە دەوروبەری خۆمان کاتێکە گفتوگۆت لەگەڵەکە هەست بە ئارامەیەکی تەواوەکە یاخود ئەگەر گرفتێک هەبێ کێشەیەک هەبێ لەلایەن کەسێکی دیاریکراوەوە کە قسەت لەگەڵەکە بە تەواوەتی ئەتوانێت قایلت بکات لەسەر بابەتەکە یاخود دەوری نێوەنگیریەکی باش ئەبینێ بگومان هەموو ئەمانە پێویستی بۆ هەیە کە تۆ شارەزایت لە هونەری گفتوگۆکردنە هەبێ ڕەنگە بە پێچوانەشەوە ڕوبەڕووی هەنێک لە کەسان بۆ بینەوە ڕەنگە کۆمەڵێک لە قسەکردن کۆمەڵێک لە گفتوگۆکردن لەگەڵ هەنێک لە کەسەکانی کە شارەزاییان لەم هونەری گفتوگۆکردنیان نیە ڕوبەڕووی ببووینەوە کە دڵمان عاجز بوو بێ دڵگران بووبین ڕەنگە هەنێ جاریش پامی ئەو کەسەی کە بەرامبەرمانە قسەکەرەکە بەو شێوازە نەبوو بێ کە ئێمە وا تێگەشتوین بەڵام بەهۆی ئەوەی کە شارەزاییەکی باشی لە هونەری گفتوگۆکردنانە بووە ئێمە ڕەنگە بە شێوازێکی هەڵە تێگەیشت بین بۆ ئەوی ئەمڕۆ گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئەم بابەتە بکەین لەسەر هونەرەکە بکەین و لەسەر ئەوەش گفتوگۆ بکەین چۆنی فێری ئەم هونەرە ببین تاوەکو بتوانین بە باشترین شێواز ئەو پەیامی کە ئێمە هەمانە بە جوانترین شێواز بگەێنین بۆ کەسێک کە لەگەڵی گفتوگۆ ئەەکەین و بە هیچ شێوازێکی هەڵە لێمان تەرنگا بۆ ئەوی گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە بکەین میوانداری بەڕێز عومەر یاسیرمان کردووە کە بەڕێزیان توێژەری کۆمەڵایەتین کاک عومەر سڵاو لێ بێت و بەیانی باش بەخێر بێ کاک عومەر با هەر سەرەتا لە هونەرەکەەوە دەست پێ بکەین کە ئەوترێ هونەری گفتوگۆکردن مەبەستمان چییە لەم هونەرە لە ڕاستیە ئەم پێشگیری کە پێوتێ هونەر کەواتەمە قسەکردن نییە چکە ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە سێریکەین قسەکردن حاڵەتێکی بایۆلۆژی مرۆڤە قسەکردن وەکو خواردن وایە ینی مرۆڤ بە سروشت فێرە بێ بەس گفت و کۆپلێکی باڵاترە ئەبێ فێر بکرێ هونەرە بەمانای ئەوەی کە مەرجی هەموو کەسێک ئەم هونەری تیاابێ وە پێویستە فێر بکرێ ینی پێویستە بە سیستمی پەرۆدیا بڕام حاڵەتە زۆر باشە کاتە ئەگەر ئەوانی کە شارەزاییەکی تەواویان نەبێت لە هونەرە پێویست بەوە ئەکا کە بە دوواداچوونی بۆ بکەن یاخود خۆیان خوێندنەوەی لەسەر کن تاوەکو فێری ببن بۆی بە باشترین شێواز گفتوگۆ بکەن بەدڵنیایە بەڵێ زۆر باشە تۆ باسی هونەری گفتوگۆکردن نەکرد هەندێکیاندا کەسێکە وەکو خۆی تایەتی ئەم هونەرە هەندێک کەس هەیە بە ئەزمونا تێپەڕە بێ با دوولایەنەکە جیاکەینەوە ئەو کەسانێک کە کۆی هونەرەکەی تایە پێویستە بۆی کە ئەمیش بەردەوام بێ لەوەی کە ڕێگای باشتر بدۆزێتەوە بۆی کە بتوانێت ئاخاوتنێکی باش لەگەڵ بەرامبەرەکەی بکە و ئەو کەسانەشی کە ناتوان ئەو هونەرە بەکاردێنن بۆ نمونە شێوازی قسەکردن لە یەکێکەوە بۆ یەکێکترە گۆڕێ بەپێی بارودۆخەکە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگای کاگۆڕێ خۆگونجاندن دروستە بێ لە ڕێی قسەکردنەوە ئەم دوو ڕێگایەت پێم خۆشە تۆ قسەی لەسەر بکەی کامیان دروستەوە کامیان چۆنە بێ هەوڵ لە ڕاستیە بەڕای من هەردووکیان پێویست بە پەروەردە هەیە چوام حاڵەتە حاڵەتێکی عەقلیە چوار لە دوجارە ینی بەرەنجامی عەقلی مرۆڤ قسەکردنە یعنی کە ئێمە عەقل نابینین بەس بەرەنجامەکەی بینی ئەوەی کە نزیک پێوتر ئاوتپوتی ینی دەرەنجامی عقلی کەسەکە ئەمە لە گفتوگای بینی کەسەکە گفتوگویکی باشی کرد کەواتە بیرکردنەوەیکی باشیەیە کەسەکە قسەیەکی خراپی کرد قسەی خراپ بەمانەوەی کە ناتوانێت ئەو بابەتەی پامە بگەێنە ئەوەی تۆ ئەکرێ کەسەکە لە باقی قسەی هەیە ینی بەڵام ئەوە بیرکردنەوەیکی باشی نەبێ بۆیە هەردووچیان بەڕای من ینی نەک ڕای من یان لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی فەلسەفیەوە پێویستە ئەم کەسە پەروەردە بکرێ ئەگەر ئێمە بگەڕێن بۆ مێژووی گفتوگۆ لە یۆنانەوە دەست پێکە دوای بۆ ڕۆمانکانە گوازی و دوای تا ئێستا لە ڕاستیە لەم هەسایەت وەزیە هونەرە کەم کراوەتەوە ینی مەسەن کەمتر قسەی لە سەرەکرێ وەک لە قیاسن بە زەمانی زوو لە یۆنانە ئەمە هونەرێکە ئەخوێندرێ وەکو وەرزش وەکو مۆسیقا دوای بە ڕامەبێژی دوای نەماوە لە عەسری مۆدێر لە ئێستا نەماوە لە ئێستاە سیستمی پەروەردە شتێکە و فێرەکە مەسەلەن سا لە سیستمی پەروەردەی ئێمەیە هونەری گفتوگۆی تیا نییە بۆیە خەڵک چۆن فێرە بێ یعنی حاڵەتە یا خۆی لە باخەتی قسەی تایە یا سەی چواردۆرەکەیەکە یا لە ڕێی خوێندنەوە فێرە بێ یا لە ڕێی فلیمەوە بەڵام ئەم بۆی ئەمە بگەڕینەوە سەر سروشت و ینی دۆخە سروشتەکەی خۆی بەڕاستی بچێتە سیستمی پەروەردەوە کاک عومەر ڕەنگە زۆربەی زۆرمان حەز بکەین کە شارەزاییمان لەم هونەری گفتوگۆکردنە هەبێ حەز بکەیت کە بە باشترین شێواز گفتوگۆ بکەیت بە باشترین شێواز ئەو پەیامەی هەتا بینێری بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەرتن بەڵام ئەو کەسانی کە دیاریکراون زۆر پێویستیان بەم هونەرەیە کە شارەزاییان هەبێتایە زیاتر ئەو کەسانە کێن کە پێویستەکە شارەزاییەکی باشیان لەم هونەرەیە هەبێ لە ڕاستیە هەمووی پێویستێتی چکە
يكم تفسيري فلسفة بهم مروف في الإنسان حيوان ناطق يعني كايني مروف كايني قسكرة يعني إما هم تفسير كان من قالين مروف كايني عقلا نتيجة قساكا هم وان بيس معنا بلا هم وان بيس معنا بلا بقلي جواز مثلا كسيك سياسية أو جواز تربية كسيك مذيع جواز تربية كسيك خطيبة جواز تربية بلا لكويا بلا هم وان بيس معنا بيتي بو لبناوي أويك جرجيد بزنبيه أقربنا بابتهم كيلو بس يعني بابين وبنا علمي اجتماع مثلا هم قرجيا كان يمروف لو شنو دسبك خسنا منها هتا قسها به قرجيت يعني كنا به أو بلانكو شينا به لشوية قسنا ما لشوية نتواني تعبير كي قرجيت بزبه أقرب سيري مجتمعي كردي كي مثلا أو باوكاني كتعبير يعني كما يعني كبير من مجتمعي كردي بابتي أو باوكاني كزورت موتيشن يعني او باوكاني او يعني بدايك باوكاني مثلا تعبير كان لحالتي من الله كان تعبير كان لاخويا لو هيك من الله كم خلنا سري راس لحالتك من الله توشي كشبو توشي ناكو شيبو اتوان بقص التعبير اللي يمكن بلام اجر من تعبيره بقصنا كلا يعني الرؤي عقلي ونيت واني تعبيرك بلنجانتو متجيد بزاي بلا بويا يعني علاقيك عجيب هي لبيني قسكرتنو توتيجيا لشويه قسكرتن هبو أكيد قصة كان مثلا بلجي فلسفي به يعني أكيد قصة كان زور جار يعني لبيني كونه كنار زايد برنيج به يا إخوان سلسياخي كا هني قصين أشياء يجبه بلا لروي زال السيوة أما باشتني ليان طبعا باشتني فاتوان أجر نار زايج در بري بشوازك وهنريانة دري بري يعني توشار زايك باش تو توين ببسينو بخزانو يعني زور كاتي مباسي خزانة كين كالين هلا من داليو قردايكا كالك باوكا كا بو قفتو قويا دور كيتو لتونو تيجي سيركي من على كش دايما على شي تندرست بوكو مالكاكا اي جتوانه سود بكياني كواتا ايما باسرتا لسرچاوكو دس بيبكين دويا چينه سرچاوي دوم کا سيستمي خويندرا دويا چينه بر اوي ك برچي کوملگايا كين برچي كسانه كين امانه لاي خوما تا چن كاري لسرك والله كم كاري لسرك بوتشي او كاركيتشيا بوتشي مثلا من قررنا بو سيسي بردا چكو اما برسان ليو دستاده كنت انا ما هنا را هرشتي كان بيشغري بيو ابو يعني فلا يعني ما فير كري راس چكو اسا مثلا كلمه الله الموسيقى هنا را يعني هيك كسيري لدايق كمان سجل به هيك كسيري لدايق نابي ملواني كي باش بيه ام فنا بيست خلط شي قبل پروردوكا براسي بيولم يعني امس باشتري شويه نيش راس خيزان يعني بربسيه كمان بلام بيش سيستمي خيزان مثلا ويكا باجار خيزان يجدو مساقاته سيستمي پروردكيه اقل السيستمي پروردي ايما ام بابتا اوكو بالكاري بخيوان ليه يعني شلون اسامه برستان شاهدان مثلا يبغى السيستم ما ديالوج هي الانجليزيه زماني من هو ديالوج مثلا من دوكا صار زماني من شباب زماني بلا ام ديالوج اوني شكليه امني اي زمان فيركا زمان انجليزي فيركا امني اوندا قلت لي هنا في هناك ديالوج في هناك اجر اما يعني بقوا اجر ما بكرديش هبوا يعني بابتي كوا ناي بابتي ديالوج واي بابتي گفتگو واي شلون گفتگو كي لشوا گفتگو كي لشوا فهمك دقيني لشوا بيدنبي زور جار خو مرجني گفتگو كردن قصه كردن به لشوا تو بيدنبي وي كسي بنابر قصه لشوا مثلا الروس سايكولوجي اسا شيء زول لسركلاوا بوي علاج وكو علاج ولا شيء مثلا بوي كسكتو كسيجي تبردمه وعلاج سايكولوجي بوبكي ابي قصه بين تاس قصه فلنا تجاوي كم جاري جسمان ام تعبير لقصه وكري مثلا لسايكولوجيا بابتي زول مثلا لو مثلا شلون فهمك جيني شلون بيدنبي شلون او شاني كسي بنابر دوباره كده وي كوميونيكيشن باش بالنسبه له بيتو يعني بوي برايمن يعني يكم سيستم پرورديا ابي پرورده سكاري كينو اما بشيت انا پرورده بشيت اعلامه بابتي گفتگو دوای او خيزاني جبرنجام يمانيه راس اسال اسا بو خيزاني كردي قرصه بلين بابته كي بهيم يعني ديكي بشك لا لناوج بريلا جاني ناو خيزاني كرديا بلام رنغانو هي ناو خيزان الربلا رنغانو هي مثلا كجرجيكي سياسي دروزه ولا ولاتها مثلا كقسنا امريكا شر دسبيكا طبعا ام جرجيا دواجر رنغاني ولا خيزانك ناو خيزانك او وقتها هستك مثلا اويك تو مجتمعك بهز شدك لايكاتو حوار نامينه لنتيجه شاخيزان همان رنغانو مجتمعك زور باشه جا كاكم اگر كسك شارزابه له هنري گفتگو کردنا كاته قصر لقل برامبركي ياخذ او بيامي كهيتي اراستی کوملک لکسانی کا رنگ یک کسی جنبن او کسانی کا گفتگوان لقلکا
ئەو کەسانی کە گوێگرن گوێگرەکان لە لایانی دەرونیەوە چه هەستێکیان هەیە یعنی ئەگەر شارەزایەکی باشت هەبێت لە هوەری گفتوگۆکردن کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر ئەوەی کە پامەکان بە جوانترین شێواز بگات بە وەرگرەکەی بالضبط هەیەی چکایمان لە سایکۆلۆژیاش بابەتی کەشمانەی پێوتێ هوەری گوێگرتن کە لای ئێمەش نییە ینی هوش نییە بەناشکردنی هوەر ئێمە ئەوەی کە قساکەین ینی بە لە گفتوگوایە ئەوەی کەسی بەرامبەر قساکە ئێمە ئەوەی خۆمان ئاماداکەین چۆن سوال بینەوە ئەمە حوار دروست ناکە ئەمە بەڕەنگار بوو دروستەکە ئەمە ینی جۆرێک لە سرعت دروستەکە مەسەڵەن کە ئوستاد قساکە کە بناوان سەیریەکەم ینی چاوەڕێم لەکوێ زەلەیەکی لیسان دروستکە لەکوێ قسەکانی هەشاشێکی تایە مەسەڵەن لاوازێکی تایە من لەو لایەنە بم بۆیە نەوەڵە لایەمە هوەری گفتوگۆش نییە بۆ هوەری گفتوگۆ نییە ئەمەش تەوان نەخوێنراوە مەسەڵەن حسابە لە سایکۆلۆژیا ئەمە بەتەنە باشە خوێن بەتایبەتی لە کلینیکەڵ سایکۆلۆژیا چۆن عیلاجەکەی مەسەڵەن چۆن معالجە ڕاهێنی چۆن قسەکەرێکی باش بێ لە هەمان کاتیشە گوێگرێکی باش بێ کاتە پەیوەندێکی زۆر تونتوکە لیان بەیەکەوە هەیە هەر ئێمە نامانێت کەسێ دروستکە لە مجتەمەعی کوردیا بەس قسەکەرێکی باش بێ ئەیوانی ئەی خۆ خەڵکێکە گوێگرێکی باشیش نەبی نەتوانێت قسەکەرێکی باشیش چوار قسەکەی بەڕێزە تەواو علاقەیەکی عجیبێ لە بینی گوێ و قسەیە چکە ئەو کاتەی کە تۆ بە گوێ باش نەبیستی باش نەبیستم بستم لە ڕووی بایۆلۆجیۆنە لە ڕووی کە مەسەڵەن فامی قەزیەکە نەکەی تعبیریشی خراپە بێت یعنی بۆیە زۆر جار ناکۆکیەکانی ئێمە ئەوەمان بینیوە ڕۆژان مەسەڵەن سوء تەفاهومە کەسەکە مەبەستی نەبوو بەڵام ئەم کەسەی بەرامبەر چکە ئەم هونەرەیەتیانە چکە فێر نەکراوە جوان گوێ بگرێ من لە هونەری گوێگرتنە ئەو حاڵەتەمان هەیە تۆ بێت دێڕەکانی کەسی بەرامبەر بڵیتەوە بۆی بڵێ مەبەستێ یەک و دوو سێ تۆ ینی ئەمە کە پێوتێت تەئکیدکردنەوە لەسەر حیوارەکە ینی کە وسات قسە بۆ منەکە من پێی ئەڵێم تۆ مەبەست یەک و دوو سێ ئەگەر وتینە اینجا بۆی من ئەو ڕوونتر بێ بەڵام لای ئێمە بەڕاستی ئەمە نییە لای ئێمە ئەوەی هەیە مەسەڵەن قساکەم و قساکەم باشە لە زمانی پرسیار وەڵامەکانە مشتێک یعنی یەکێ لەو هۆکارە سەرچیانەی کە باسی هوەری گفتوگۆمان کەوتە لای ئێمە هەر لاوازە باسی هوەری گوێگرتنمان کەوتە لای ئێمە هەر لاوازە یەکێ لەو هۆکارانەی ئەگەر بیگەڕێنەوە بە ئێستا ینی زۆر کات پێیوەستە بەوەی کە ئەم تەکنەلۆژیا وای لێکردوین کە گفتوگۆ نەماوە تێکەڵبوونەکان نەماوە سەردانکردنەکان نەماوە ئێستا لە ڕێ ئەوەی کارسێری مناڵی ئێستاکە و مناڵی ڕابردووکە هەمووی گۆشەگیر و بێدەنگن بەردەوام مۆبایل و لاپتۆپ بەڵام تۆ ئەگەر بە شێوازێ لە شێوازەکان منەگەر لە خێزانێکەوە کە ئێمە دەرەوە پێناسی خێزانەکەمەکەم کە قسەم لەگەڵەکرێ ئەی چۆن بتوانین ئەمە جارێکی تر لەناو خۆمان ناسیم بکەین ئەگەر ئێمە هەر باسی کەین و بڵین لاوازە یعنی ناگەینە پرسیارەکەی تۆ معقولە یعنی ئێستا ئەم حیوارە باشە ینی بۆ ئەمە بکرێ بە بەرنامەی جدی ینی مەسەڵەن واستی سەم لە بەیانیەکە ئەمە قسەی لەسەرەکەین یعنی کرێ بە بەرنامێکی جدی مەسەڵەن بۆ حیوار لە مجتەمەعی کوردیانە ئەوەی کە بەڕێزی وتە فعلا ینی مناڵ دانیشتۆ بەدار سکرینەکە وتە سکرینەکە ئایپادە لاپتۆپە مۆبایلە لەسەر ئاستی عالەم تەکنۆلۆژیا حیواری کوشتووە قسەی بەڕێزە تەواو مەسەڵەن ئەم گلەیە بۆ مجتەمەعی کوردینە مەسەڵەن لە مجتەمەع سیمەکانی شامان حاڵەت ڕوویاوە مەسەڵەن بۆ حیوارە کوژێ چوە تۆ دایمەن گوێگری و گوێگرێکی باشیش نی چوە تۆ ینی ئەوە نیە لە حیوارە نی ینی گوێگرێکی ئەکتیڤ نی بەقەرەوەی گوێگرێکی پاسیڤی کەسێک قساکە تۆ گوێ لێگری بەڵام چی بکرێ ئاپرسیارە کورسە هاستیانی مەسەڵەن ئەوێ بچینە ناو سیستمی پەروەردە بەڕاستی مەسەڵەن من دڵنیامەوە چەندین بەرنامەتە لەسەر خطوڕەی کردووە لەسەر خطوڕەی میدیا نەبڵێن تەکنۆلۆژیا بەداتی لەسەر مناڵ ینی بەڵام شەپۆلەکە زۆر لەوە گەورەترا ئوستاد ینی ئەو شەپۆلی کە تەکنۆلۆژیا هێناوێت ئەو چێژی عادەتەن تەکنۆلۆژیا ڕەبتە بە چێژەوە ینی ئەگەرم تەکنۆلۆژیا ئێمەوە سێگە لە ڕووی سایکۆلۆژی ئەگەر چێژی تیانە خەڵک نایکا بارگەرە کرا بە چێژ باسی چێژەکەیت یعنی ئێمە ئەگەر لای خۆشمان باسیەوەکەی نەگەر لاواز بێت بەڵام لەگەڵ ئەوەش ئومێدێکمانەیە چەندین کەسمانەیە کە لە ڕووی وتارەوە ئەگەر لە وەکو سەرکرد دەبێت چەندین کەسمانەیە گەر لە وەکو مامۆسای زانکۆ بێ وەکو کەسانە بێت لە بوارە جیاوازەکانە کە توانیانە بە چه شێوازێ گفتوگۆکەن گفتوگۆکردنەکەش بەس تەنها قسە نییە ئەو هونەرەی کە باسی ئەەکەین کە پێشگرا ئەو هونەرەوە لە یەکات جوڵەکانی تۆ چۆنە فەیسی تۆ چۆنە لەگە بەرامبەرەکە و بە چه شێوازە یاری بە وشەکانەکەی تاوەکو و کەسەی بەرامبەری جۆ بۆ بگرێ جیاوازی یەکێک بۆ یەکێکی کە چییە ئەمەش لای خۆمان لای هەندێک کەس هەیە لای هەندێک کەس نییە ئەمە چۆن توانین زیادی کەین ئەو ڕێژەکەمە نەهێڵێ لە ڕاستیە بابەتەکە قورسە بەڕاستیگەی دەستانەی گفتوگۆ چکە مشکلە چییە؟ مشکلە وەیە خەڵک ئێسان بابەتی ئێمە بە قسەکردن تێگەیشتووە وا ئەزانەیە
من لێکم دەقەمەوە دەسم پێکرد قسەکردن غەریزەی لە مرۆڤ هیچ پێویستی بەین نەمن بە سوشت فێرە بێنی مەسەرەوە هەر عیلێکا بێت بەڵام هونەری گفتوگۆ هونەریشی باڵاترە پێویستی بە چیە پێویستی بە خوێندنەوەی مەسەڵەن هیچ لەو دەرگایانی کە مرۆڤ ئەتوانێت قسەکەرێکی باش بێت ئەبێ خوێندنێکی باش بەڕاستی خوێندنێکی باش بەوانەوەی ناکات ینی ئەوەی کە پێوتێکردنی ناو کتێب نا ینی بۆ بابەتە بەس على الأقل بێ خوێنەر بێم کەسە على الأقل بێ جوگریکی باش ئاگاداری دەوروبەری بێ بالضبط يعني مثلا أمانة مهمة على الأقل مثلا سامم لم عصتها مروفيك ما مدروس بوا مروفيكي بيوتي فيجوالايز يعني مثلا أولي كتشاو بتشاوش تبينين أولا مخبينو تركيز ناكن سامم مثلا سامم بابتك دراسة كراوة همان بابت بفيديو كي دو دقيقة داينة لقل دو باراجراف خلق الروك هاتك سر فيديوكا يعني ما واي كردوا يعني تشاو واي كردوا حدهن نيالا سكردن نيالا شو عادة خوينوا جوري لحوار دروسكا يعني او دقيقه ما اشتي خوانينوا لقل خوانوا كيا تحليل دروسكي بلام لتشاوم حالته زحمه له سريعه لا يعني بويا اتشيلو سلو بابتي كمثلا عصرك واي فعلا يعني اتشيلو سلو بابتي ك فرودة لما براسي شكستينا يعني فرودة براسي ام بابا ثاني براسي يعني حسابنا قال فيهم يعني علاجك السحرينيا والله استاذ بيك ودو سي يماتر واكيد ابي ورده لە خێزانەوە دواتر پەروەردە دواتر قۆناغەکانی تر دەستەکانە خۆش بێت تا بەمەرگە سپاس بۆ زانیاریەکانە